خاتون جان تۆ قەت ناڵێم تۆڵی ژیانم بۆ بە دۆزەخ بە سەیرەکەم تۆ وەکو کەسێکی ئاسایی مامەڵەی لەگەڵاکەیت و مناقەشە گفتوگۆی لەگەڵاکەی تۆ زانیوە نەخۆشە؟ وەڵی دکتۆر چەند جا پێم وتووە وتومە ئەگەر وا خۆ من ئەزانم ناتەبیعیە ئەزانم بەس ناتەبیعی نایە مەسەلە ساندێکەیە دڵی پی ساندێکەیە غیراکە چیەکە ئەمە کێشەی دەرونیە بەڵام نەخۆشی عەقڵی هەیە یعنی هەموو ئەوانە من ناڵم شیزۆفرینیای هەیە بەڵام هەموو ئەو نیشانانە سەیریکە نیشانەکانی شیزۆفرینیا چین ڕۆی جەنابێ ساگەر معلوماتە هەبوایە ئەو هەموو ماوە زۆرە ناچووی ئەم دەنگەی لەگەڵا بکەیت و بیخەیتە ئەو مۆقیفەوانێ هەبوایە زوو بتان بدا بۆ لای پزیشکی دەرونی داخلی خەستەخانەوە زەڕورە حسابێ داخلی خەستەخانە بکرێت چکە حاڵەتەکەی زۆر قورسە یەکەم کۆڕۆنای توش بووە پێشتر بەداخەوە ینی مەشروبی زۆر خواردوێتەوە مدمین بۆ لەسەر مخدرات تۆ سەی دەمانەکە هەمووی سەردەمی مناڵی وەختی خۆی لە دانیشتەکان ترا باستان کرد کە کۆمەڵێ کێشەی هەبووە اینجا ئەم ئیفلاسێشی بەسەر هاتووە ئێستا قەناعەت ناکا بڵێ ئیفلاس ببێتم بۆ بە دەمی خۆیڵێ و فعلەن لە ناو مێشکی ئەوە حەقیقەتە کاڵێمە فێڵیان لێ کردوم جا نیشانەکانی شیزۆفرینیا چێ کۆمەڵی نیشانە هەیە خوشکی من هەنی بۆی جەناب تو هەموو ئەوانەی کە ئەمان بین و یاخوا نەخواسە حاڵەتی وا لە ماڵیانە هەیە یەکەم لەلایەنی حەواسەوە هەستەوەرەکانی تێگەچێت مەسەلەن بۆنی هەندێک شتەکە نەخۆشی وتی ئەرە وەڵا بۆنی ئەوەی لێ تامی هەندێک شتەکە من تۆ نایکەیت تەمەنوی لاقی بە مێشکەوە هەیە ینی ئەوانی ئەیڵێن تۆڵی تەمسیلەکە یا ئەوێ ژنم بەسەر بێن ناوانە و دڵنیا بە ئەمە نەخۆشە چونکە ئەو نیشانانە زۆربەی زۆری کە لە شیزۆفرینیا هەیە لە میشا هەیە یەکێ لەوانە تێکچوونی هەستەوەرەکانە ئێستا بۆنی هەندێک شتێکە تۆ نایکەی تامی هەندێک شتێکەکە تۆ نایکەی ڕاستە خواردنەکە لە نیشە بەس لە لای ئەو کە تامیەکە ئەو تامە ناخۆشە ئایا کە لە مێشکە ئیعازیاتێ اینجا ئەمە لەلایەنی هەستەوەر حواس پێنج حواسەکە هەم لەلایەنی عەقلیەوە فکری تێگەچێت ئێستا کە قسەکانێکی ڕەبت نین لە بینیەکە ئەو هامی بۆیە وەهم مەسەلەن وەی فعلەن ئەوە حاڵەتێکیان هەیە وەکو پارەنۆیە چۆن حاڵەتێکە دوو جۆری هەیە شیزۆفرینیا هەندێکیان وەکو ئەم وا هەستەکەن زوڵمی لێکرێ معامەرەی لێکرێ ژەهری بۆ کرێتە بۆیە لە ماڵی باوکو دایکیشە خواردنەکەیان ناخوا گومانی هەیە ژەهری بۆ بکەن خۆی مە حەقیقەت نییە لایەوە بەڵام لە مێشی ئەوە حەقیقەتە و ئیشی پێکات یا جاری وا هەیە تەسەورەکە ئینسانێکی زۆر زۆر گەورەیە ئەمانە هەمووی نیشانن کە ئەم کەسە کەسێکی ئاسایی نییە تەمەن هۆکار هەیە ئی سەردەمی مناڵی دەوری هەیە اینجا دوایە ئەم کۆڕۆنایە بتێوێ نەتەوێ بەڕاستی زۆر کەسەیە هەیە تووشی لەبیرچوونەوە ئەبێ اینجا گۆڕانکاری لە هۆرمۆناتە ئابێ کەواتەمە یەکەم شت پێویستی عیلاجی یەکەم عیلاج بە دەرمانە وەڵی ئێمە زۆر محاولم لە کردو جای وتومە بابچین بۆلای دکتۆر خۆ من نەخۆش نیم ئەگەر ینی خۆی نەهاتە ژێر بار و نەچوو من لەگەڵ ئەویان نیم بە زۆر بیبن بەڵام چار نییە هەندێک جار ئەم کەسان نابن بە مەترسی بەسەر خۆیان و تۆڵیشم شێرێکی لەژێر سەداناوە ڕۆژێ لە ڕۆژان بە خەیاڵی خۆی وای زانی تۆ دوژمنیشکە و حاڵەتانە چێ بێت جاری بە پەلامەری بەرامبەرەکەیان وا زانێ بۆی یەلی ئەویش دیفاع لە خۆیەکە بە حسابی خۆی ئەم حاڵەتانە ئەگەر عیلاج وەر نەگرن بەڕاستی مەترسین لەسەر خۆشیان و لەسەر خێزان و ماڵ و ناڵەکەشان ئیشەڵا ناگاتە ئەوە بەڵام تۆ بێ حەزەری خۆ وەرگی یعنی ئەگەر بە ئیرادەی خۆی بەویستی خۆشی نەچوو ئەبێ ناچاری بکەن چێ ینی زۆر لێکردن باش دەبێت چێ بێمە داخلی خەستەخانە بێ وەسی خراپە من هیوادارم هەموو ئەوانەیەم بەرنامەیە بینن ئەم نیشانانە بناسنەوە خوا نەخواسە لە هەندێک ئەگەر لە مناڵیانە لە کوڕیانە خاصن لەیتر لە مناڵ کەم زۆر دەگمانە بەس لە قۆناغ غێرزەکاری و سەر هەڵای شیزۆفرینیا ینی ئەفکارەکانی تێگەچێ وەهمی بۆیە هەنی جاری وایە گاتەوە خۆی ناناسێتەوە خۆی شیزۆفرینیا زۆر جارە ئینفیسامی شخصیە یعنی بێ بە دوو کەسێتەوە نابێ بە دوو کەسێتەوە بەس وەزیفەکانی مێشکی ئیشی خۆی ناکات یعنی ئەوەی کە من و تۆ ئێستا شتەکان درک پێەکەین هەر ئەوەشە جیاوازیەکەی لەگەڵ نەخۆشی دەرونیە نەخۆشی دەرونی لەوانەیە مامۆسایەکی زانکۆ بێ لەوانەیە سیاسەتمەداری بێ لەوانەیە دازیا دەبێ لەوانەیە پزیشکێ بێ ئیشی خۆیەکە ڕۆژانە ڕوا بەڵام خەمۆکیەکی هەیە دڵە ڕاوکیەکی ترسێکی فۆبیایەکی شتێمانی هەیە بەڵام پرۆسە عەقڵیەکانی تێک ناچێت بەڵام ئەمانی تووشی شیزۆفرینیا بن پرۆسە عەقڵیەکانیشی تێگەچێت لەبەرەوەی بینی ئێستا ئەفکارەکانی دژ بەیەکن ڕەبت نین لەگەڵ یەکە
ئەجا لانی عاتفیەوە لە پڕها سەیری کە دەستی کرد بە گریان هەستەکە مەزڵومە زۆڵمی لێکراوە قەت بۆ جارجاری لە خۆی پێ بکەنێ پێکەنێ بەڵێ جای واژە بۆ قاقای لێ نازانین لەسەر چی هیچ سەبەبێکیش نەبوو یەکە قسەی نەکردووە هیچ لە خۆی بەتەنیا جای وایە بەتەنیا یەکەم هێشتا ئاسەواری کۆڕۆناکە لەسەری ماوە هیوادارم ئینشەڵا عیلاجانەوە پزیشکی پسپۆڕی خۆی هەیە فەحسی تایبەتی هەمووی بۆ بکەن پزیشکی دەرونی بیبینێ و وەبزان جارێکیش بینیوێتی بەس بە زۆر نادووتانە حەپۆ عیلاجەکەی نەخوادەوە ئەبێ یەکەم داخڵی خەستەخانە بکرێ ئەو جەلەساتانە وەرگێ من دڵنیام ئینشاءڵڵا وەزعی زۆر باشە بێت چکە حاڵەتەکان زۆر ئەوانەی کە بینیومان ئەوانەی کە داخڵی خەستەخانە کراون ئەوانەی چارەسەریان بۆ کراوە زۆریان چاک بوونێتەوە من دڵنیام ئینشاءڵڵا ئەمی چاکە بێتەوانێ بەڵام ئێمە ناوبڕێک وەرەگرین کاک سورکێویش وەزعی باشتر بوو بێ ئەگەر وەزعی باشتر بوو بێتەوانێ بزانین چکە حاڵەتانە جاری وا هەیە وەکو من تۆ قساکە کێشەی نییە حاڵەتەکەش هێستەکەم ئینشەڵڵا قورس نییە کە پێشتری پرسیارمان لە جەنابتان کرد و کەس و کاری پەیوەندیمان پێکردن لە بەرەبابی کەسیانە ینی بۆ ماوەیی نییە چەنگە زۆربەی زانەکان شیزۆفرینیا بۆ ماوەیە بەس ئیشەڵا شیزۆفرینیا نابێ بەس نیشانەکانی ئەویتیایە چەندێک جار بەهۆی کۆڕۆنا و هەمان نیشانە دەرەکەوێت بەهۆی مادەی مخدر و ما ئیدمان لەسەر مخدرات و ئەمانە هەمووی هۆرمۆنات تێگەچێم حاڵەتانە دروستە بێت چکە شیزۆفرینیا ئەساسێکی وراسی هەیە بەزەوەی کە پرسیارمان کرد لە بەرەبابی کەسیانە نییە حاڵەتیان هەیە کێشەی دەرونیوانە